بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکەش بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبینەوە. ئەمجارەیان لە سناعەی باکوورینیان سناعەی شیمالینە ناوچەی پیشەسازی باکووری پێدەگوترێ. جا لە لای یەکێ لە وەستایانەین کە ساڵانێکی زۆرە لە سناعەی خەریکی کەسابەتی خۆیەتی کار دەکا، ئەویش بەڕێز فاخیر عەزیزە کە دەتوانم بڵێم لە پێش نەوەتەکانەوە ئەو لە سناعەی بوو خەریکی کەسابەتی خۆی بووە. مافاقی سلام علیکم. وعلیکم السلام و رحمة الله. باشە؟ الحمد لله سلامت. دروست هەر پێش نەوەتەکانە تو لە سناعەی بووی؟ بله. ئەو کاتی خەریکی چی بووی؟ هذا بداية صناعة دروس كده هلا أول صناعة مو. چ دەکرد ینی ئیش و کارت لێرە سناعەی زیاتر چ بوو؟ فیتەری بوو؟ في تلو عدات. جير أكسل ماشينة وتكر وهم بعام. باشە کوو فێر بووی؟ شاگرداتي. شاگردات. بله. زۆر باشە. هەر بە حەزی خۆت بوو ئەو ئیشەی بله. بکەی؟ زۆر باشە. ئەدی ئیش و کار سەرەتا چۆن بوو؟ لە نۆتەکان ئیش باشتر بوو لە ئێستایان ئێستا باشترە؟ إنه تكان بايش والله وإنه تكايش زور باجو خراب نبو. خراب نەبوو. بس لهشتا كانش حتى السيارة الموديل القديمة كانش أبو نصر وفيات وبوليسكي ولادا وجي إيه والمسيار السيارة قديم. إيش مشكلة إنه زور خوجة وقتش. ئەو کاتی. بس يستابري وزع بس لدو وزع دبرك إيش السيارة بابرين إيش قرصير دبيتن هم كات إيش هناك. باشە. ئێستا ئیش و کار چۆنە؟ لاوازە باشە؟ أخوات زعيفة زور. زعیف بووە. باشە. ئەویش پەیوەندی بە موچەوەیان والله كوبين موسى كابراك سيارة تواوني سيارة ساعات يزارويا درك هاكا سيارة نوتاكا دري فاصل كيلو دكم دري وسط وسين دي أقل الصبر تأثير دكا ولا كاك دو ماش كدكا مشكلة حتى دو دري ما دو ماش كاك ولا ساناك أطعم معاش دي ساور معاش دكا أقل معاش ور نقدر كاب سيارة ساناك بيلك أنا مالو يشيلوا بكينو ماشي. حتما تو ڕەمەزانیش ئیشت کردیە؟ بله. ئیشکردن لە ڕەمەزانی کوو بوو قەدیم؟ بخوا بالنسبة لخوم هیچ فرق بيننا كرديا راس رزارة ناو قرماي اسم كردي هاويني ئیشت کردی بە هاوینان؟ هر هاويني حتى روشة وحتى مغرب ما يمو فتار ميرا كدو تشيمو أنا هاوينيش زۆر بێتاقەت نەبووی؟ بخوا بيتاقدمو بس جيم ندايتي جد نەدای؟ بري والله درم بيتون بريم بالشيم نشيم يا شاب كم أول لم يشكم دانا ولا جام ده لەمارە نیان گۆ بێتاقەتێت و ئیشێ دەکەی؟ لا ئەوە زۆر باش. کەواتە ئەتوو لەسەر بێتاقەتی و یعنی با بڵێین لەسەر ئەوەی کە ئیشت کردیا ڕۆژی خۆت قەت نەفەوتاندیان؟ قد نا خير الحمد لله بعاتي لو كانت دسم بنوجك لها تايستا نبا يعني لأنه تشي دسم بنوجك ديا لأنه تشي قرام ودسم بنوجك لها تايستا نهاية الفكرة من روجها كل شو عندي بيشتم زۆر باشە. چەندێک دەرت مرتاحە کاتێککە خەریکی نوێژ و ڕۆژووی و ئیش و کار ئەوەی خۆشت دەکەی بەڕێ دەکەی؟ والله زور مرتاح زور دەم خۆشە لەبەرەوەی مادام ئینسان مادەم نوێژێ بکە ڕۆژی بگری و خەرج کاسی بیت چاوی لە خراپە و ماری خەڵکی و ئارام و دزی نەبیتن دەی مرتاحبی. جاران چۆن فتارتان دەکردەوە قەدیم کە یعنی گچکەتر بووی لە ئێستا؟ کوو فتارتان دەکردەوە بەبیرت دێ ڕەمەزانی پێشتر چۆن بوو؟ خەڵک چۆن خۆی ئامادە دەکرد؟ ڕەمەزانی پێشتر ئەم بە خۆم نار بە 93 دەست بابرین دەست بەس ئەوەی کە بەبیرت دێتە؟ ئەوەی کە ببیرم دێ ببیرات قەدیم ئەوە نەبوو ینی خەڵک سادە بوو سادە لە ڕەمەزانیش لە ڕەمەزانی لە ڕۆژکاندن و یان لە خواردنانانی وشي إستانة وبتكبر بيتنو أو ناخم أو يدخم أشتانا بس عادتي بوا. شتى سادة هبو؟ سادة خلاص وش احتياجي كابرا. هذه كرو كيس سندك أو كاري داكو بابي خويا أم بونا وكاتي. بخوا أو كاتي زيادة بوا.
زیاتر بوو ڕۆم بەزەی زیاتر بەرامبەر داک و بابی هەم کوڕ هەم کچ ئەی کچەکان کو ینی لە ناوماری خەریکی ئامادەکردنی بەربانگ بوون یارمەتیدا چیان دەدا ئەو کاتی زیاتر بوو ئەو کاتی بە دەگمەنیش دەکە زیاتر کچەکان یارمەداچیاندا هەنیان دێش پاشیۆژ نیان دێش داکەر بستی خواردنی ئازر دەکرد ئێستا عکس بیتەوە ئێستا کو دەری مەقسەد لەوەتی داک و بام پێڕاگەیشتە ئەمنی سرعاتم کردی ئێستا وای لاتە ینی پێشتری باشتر و لێ ئێستا زۆر باشتر وڵا ئێستام کچم بە مێردایە ئیت کەس مەمارێمەیە بەخۆ ئێستاش ئەگەر داچیان نەبیتن لەوە نەتێ پاش هەنانی بخۆی ئێستا یەکەم ئەم جا دێتەوەش مندارەکەی دەبێت لەو خزمەت بکەی و لەو لای دادەنیشی وەختە وڵای مندارەکەش نەکۆر بیتەوە لەو لای سعات دەکەم ئەتا دەستەوە ئەدی ئێستاوە ئێستا چیان لە دەستی داک و بابی پێشبانە پێش دەرین کابرا دوو کچی هەبا پێ دەعساوە مام فاقید ئێستا ئیش و کارتان لێرە مادی نابی خاستن ئێستا کە ڕەمەزانە تین و برسید نابی بەنسبەت خۆم بەنسبەتە خۆم هیچ مشکلم نییە ئەدی چەند لەگەڵ ویشانەی دەیکەی بە جوانی و بە ڕێکوپێکی بۆ خەڵکەکەی دەکەی دەتوێ ئەو پارەی بەدەست بینی پارەی حەڵاڵ بیتن پارە ئارا لەسەر خۆتە بەێ ئیشەشی بە جوانی لۆ بکە ئیشەش بە خانی لۆ بکە مەوادەشی لە کنیەکەشی لۆ دەینی نەکرد بەخۆت لەگەڵی شتێک نەبی مەعامەلەشی لۆ بکەی کابراکە دەتکاتە کەفیر مەعامەلو دەکەی و ئەشیای لۆ دێنی کابرا جار سیار بەزدێنی لە ئیشکردنەکەی کەم و کوڕی مەقسەد بەزینێلی مرتادەبی بەس هێدەبی شتێک پێی چانابی لە کابرا دەشارتەوە یان لەگە بەیاعی شریکە ئەو شتانە زۆرە بەس فی سەبیلی پارەکەی وەگریتن ئەو کاتانێک کە دەستت بەتاڵە چەندێک گوێ لە قورئان دەگری چونکە ڕەمەزانمان جە قورئانە یان قورئان دەخوێنی بەخوای لە سنای کەم ئەو مەجال نابی چکە ها دەوروبەر لێت ناگەڕن ئەو سوعبەتێک ئەو دوو قسێ دەکاتن کاتت ناوی ئەو کاتە لە سنای مەجال نییە ئەی چ کاتێک خەریکی بە قورئان خوێندن بە زیکر بەخوا سبەینا خاسن دێن سبەینە سبەینا کە دێ مەسنای هەتا دێ مەسنای خەری زیکرین زۆر ئێوارن کە دەسمەوە لە ناو سیاری هەتا دەسم واری پێمان خۆشە زیاتر لە خزمەت تابین بەڵام ئێمە دەچینە لای هەر کەسێک دیارێکی پێ دەبەخشین لەبەر ماوەی کاتەکەش ئێمە داوای لێبوردن لێ دەکەین ئەگەر نازیاتر لە خزمەت تا دەبوون مام فاقیر ئەوە دیاری کەناڵی ئاسمانی پەیامە قورئانێکە و ئەوەی دیکەشیان بۆنێکە ئەوەکو یادگاری لە بینمان دەمینێتەوە ئینشاءالله ئینشاءالله هەوڵ بدە قورئانەکەی بخوێنی ئەگەر خۆشت نازانی بدێ کچەکەت کوڕەکەت لۆی بخوێنی ئینشاءالله بۆنەکەش ئەوە بۆنی خۆت پێ خۆش سەلامەت دیارە سەلامەتکە خۆشحاڵ سەلامەت دیاخە سەلامەتکە